سڵاوتان لەبێت ئازیزانی منم کاتتان باش وادارم هەموو زۆر باش بن تەندروستێکی باشتان هەبێ ئینشاءڵڵا نوێژ و ڕۆژوتان قبول بێت مانگێکی ڕەمەزان مانگێکی پڕ خێر و بەرەکەت بێ بۆ هەموو لایەکمان دڵخۆشم کەوا ئەم شەویش لە پرۆگرامی خەڵاتی ڕەمەزان لەگەڵتانم بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەروەکو دەزان بە درێژای مانگی ڕەمەزانی پیرۆز لەگەڵتان دەبین پرۆگراممان دەبێ هەموو شەوێک جگە لە ڕۆژانی هەینی کاتژمێرنەوە بۆ دا اینجا ماشەڵڵا ئەمڕۆ بارانێکی زۆر باریوە ئیشاڵڵا بارانی بەڕەحمەت بێ بۆ گشت لایەکمان من دڵخۆشم کەوا ئەم شەویش لەگەڵتانم زۆر سپاس بۆ سپۆنسەرەکانی پرۆگرام سپاس بۆ MG کە سارێکی 0 کیلۆمەتری ئامادە کردووە هەروەها بۆ M Center کە بە مۆبایلی iPhone 15 وەروە کۆمپانیای خۆشنەوە بە بەرەمەکانی LG و هۆم ئیستانبول و سۆنگۆل لایت و ئەتاسای بە خەڵاتی ئاڵتونی و وێنە بە چەند خەڵاتێکی ئەڵماسی زۆر دڵخۆشم کەوا ئەم شەویش لەگەڵتانم لە پرۆگرامی خەڵاتی ڕەمەزان کە 29 سێ لەگەڵ 13 تیر و پشک ئەنجام دەدەین و زۆر سپاس بۆ سپۆنسەری جلەکانم هێوار فاشۆن لە تابلۆمۆڵ دوکانی B51 جلی زۆر جوان و پۆشتە و خانمانەی هەیە دەتوانن بڕۆن سەردانی بکەن و شتی جوانتان دەست بکەوێت اینجا با دەست بکەین با پرۆگرام و پەیوەندی و لەبیر نەکەن ئێستا لایڤمان کراوەتەوە لە فەیسبوک سەیری پەیجی کەناڵی دیمەن TV بکەن لەوێوە دەتوانن کۆمنت بنووسن بێگومان لایڤەکە لای خۆتان شێر بکەن ئەمە زۆر گرینگە تاوەکو ئەگەری برنەوەتان ئەگەری هەڵبژاردنتان زیاتر بێ لەلایەن هاوکارانمەوە بۆیە کاتێک پرسیارێک دەکەین وەڵامەکەی بنووسن زۆرترین کۆمنت بنووسن بە وەڵامی ڕاست تاوەکو پەیوەندی دواتر اینجا ئێمە لە کۆمنت کەس یەکەم هەڵدەبژێرین زۆر سپاس بۆ بینەربوونتان با بچین لە لای پەیوەندیەکان و دەریامان لەگەڵا دەریا خانم کاتت باش ئەلو سڵاوت لێبێت باشی دڵەکەم سڵاو لە تۆش بە قوربان تەندروستیت چۆنە وەڵا الحەمدولیلا سپاس بۆ خۆی پەروەردگار زۆر باشم الحەمدولیلا ئینشاءڵڵا هەر زۆر باشبی دەریا خان لەکوێوە لەگەڵمانی لە چەمچەماڵەوە لە چەماڵی خۆشەویستەوە ڕێزمان هەیە بۆ گشت خەڵکی چەمچەماڵ دەریا خان چ کارەی بەچیەوە خەریکی وەڵاهی پارێکە خوێندنم تەواو کرد ئینشاڵڵا لە ماڵەوە پار خوێندنت تەواو کردووە با بزانم چ بەشێکت تەواو کردووە وەڵا بەشی کارگێڕی لەشت ساغ بێ ئینشاڵڵا ئەی لەگەڵ ڕۆژ و چۆنن لەگەڵ ڕەمەزان وەڵاهی شکر بۆ خوا زۆر باشم هەتاکو ئێستا ئیتر چونکە زۆرکەی فێنکە ئیتر ڕەمەزانێکی زۆر خۆش بزەبت ئەم ساڵ ماشەڵڵا جەوەکەی هەر فێنکە خۆشەوە ئەم ڕۆژ بارانێکی زۆر خۆش بوو لای ئێوەش بارانە وەڵێ وەڵا ماشەڵڵا بارانێکی بەڕەحمەتی خۆش باری ئینشاڵڵا بارانێکی بەڕەحمەت بێ دەریاخان فەرموو ڕەنگێکم بۆڵ بژێرم وەڵە با بۆ سپی بێ ڕەنگی سپی ڕەنگی سپی بۆ دەریاخان بزانین چی تێدایە اینجا دەریاخان لە ژمارە 1 تاوەکو 5 دەتوانی ژمارەیەکم بۆڵ بژێری بەڵێ با ژمارە 2 بێ ژمارە 2 حەز بە ڕەنگی 2 دەکەی یعنی مەبەستم حەز بە ژمارەی 2 دەکەی بەڵێ وەڵاهی هەروە هەڵم بزار نازانم ئینشاڵڵا ژمارەیەکم یا بەڵام حەزی پێەکەم یان شتێ ڕۆدەی زۆر باشە با بزانین پرسیاری ژمارە 2 چی تێدایە بۆ دەریاخان شاعیری گەورەی کورد عەبدوڵڵا پەشێو لە کام شار لەدایک بووە لە کام شار لەدایک بووە بەڵێ سلێمانی نییە نەخێر سلێمانی نییە گەر هاوکاریم بکەی چونکە لە یەکەم ڕۆژی مانگ ڕەمەزانەوە هەوڵەدەم دەی من زۆر دڵخۆشم کاتێک ئێستا پەیوەندیەکەت وەرگیراوە دەریاخان من هاوکاری دەکەم بەڵام تۆ ئێستا وتت سلێمانی وتم نەخێر بیگۆڕە کۆین یە کۆیات باڵێ دەریاخان با دوا وەڵامت لێ وەربگرین ئەی بۆ هەڵبژاردنم نادەیتە دەمێکا هەوڵەدەم ئەخە منەوە چەند ئاسانکاریم بۆت کرد دەریاخان یعنی با یەکسەر داوای هەڵبژاردن و اختیار نەکەین آخر دەوڵڵاهی پرسم پەیوەندیەکەم پرسم غەڵەت بێ وەڵامەکەم با وەڵامێکی دیکەشم پێ بڵێ بزانم باشکەم بەڵێ با هەولێر بێ هەولێر با هەولێر بێ دوا وەڵام تا هەولێر وەڵاهی دڵنیانیم بەس با هەولێر بێ با وەڵامی ڕاست ببینین دەستت خۆش بێ
هەولێر وەڵامی دروستە بۆ دەریاخان. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەی دەریاخان. جوانەمان لەگەڵا. السلام عليكم. عليكم السلام. باشی جوانە خان؟ باش سەیما خان ئەحواڵت؟ زۆر سپاس دەکەم. زۆر باشم. ئێوە چۆنن؟ الحەمدولله زۆر سپاس. سەلامەت بیاخۆم. هیوادارم زۆر باش بن. جوانە خان لەکوێوە لەگەڵمانی؟ لە هەولێرەوە. لە هەولێری خۆشەویستەوە. جوانە خان بە چیەوە خەریکی چ کارەی چ دەکەی؟ وەڵا ژنی ماڵەوەم لە ماڵەوەم. لەشت ساغ بێ ئینشاءڵڵا. جوانە خان لەگەڵ ڕەمەزان چۆنی؟ الحەمدولله ڕەمەزانێکی زۆر خۆشە. زۆر خۆشە. لەشت ساغ بێ ئینشاءڵڵا. مانگێکی پڕ خێر و بەرەکەت بێ بۆ گشت لایەکمان. الحەمدولله سەلامەت بیاخوا دەستخۆشی بەرنامەکەتان دەیەکەم. بەرنامەی زۆر جوانە. متابعی هەموو بەرنامەکانیشم کردیە تایبەت ئیتوو. زۆر مەمنونم. زۆر سپاس لە بۆ کۆمنتە جوانەکانتان. سەلامەت بیاخوا زۆر سپاس. سپاس دەکەم. فەرموو ڕەنگێکم بۆ بژێرە. ڕەنگی پرتەقاڵی بیت. ڕەنگی پرتەقاڵی بەسەر چاو. ڕەنگی پرتەقاڵی بۆ جوانە خان لە هەولێرەوە. لە ژمارەیەک تاوەکو 5 ژمارەیەکم پێ بڵێ. بە هاوکاری تۆ ژمارە 1 بیت. جوانە خان بەخوای ئەمن کەسم بێ هاوکاری نەهێشتیا. بەس یەکسەر داوای اختیار مەکەن. اختیار من هاوکاریتان دەکەم بەس یەکسەر مەڵێن هەڵبژاردن. دەستەکان خۆش زۆر سپاس. فەرموو با پرسیاری ژمارەیەک بۆ جوانە خان بێتە سەر شاشە تاکو بۆی بخوێنمەوە بزانین دەڵێ چی. لە زمانی کوردیدا بە کورسی دەڵێن چی؟ زمانی کورددا بە کورسی دەڵێن چی؟ هیچ زانیاریم نییە سەیما خان. هاوکاریەکمان بکە؟ جوانە خان ئەتوو شتێک بڵێ من هاوکاری دەکەم پێ دەڵێن بیگۆڕە یان مەیگۆڕە یاخۆت. وەڵاهی بڵێم سەیما خان. ئاسانە ئاسانگران نییە. هەڵبژاردنم بدێ دەمێژە لەسەر خەتەم؟ بە خودای جوانە خان دەبی ساعاتەکەبی؟ من پێت دەڵێم ئەتوو وەڵامێکم پێ بڵێ پێت دەڵێم بیگۆڕە مەیگۆڕە ئاسانکاریت لە بۆ دەکەم. هیچ سەیما خان نازانم. زۆر ئاسانە. وەڵای نازانم. کەس لانی هاوکاریت بکە؟ ناوەڵا بەتەنیا. بەڵێ؟ بەتەنهام. بەتەنهایی ئەی خێزانەکە دیان هەموو چونە دەرێ و بەخۆت بەتەن لە ماڵێ. وەڵا هەرخۆ بەم هاوسەرەکەم هاوسەرەکەشم لە داوامە مناڵەکەشم بچووکە لێرەکنم نییە. هەڵبژاردنم بدێ؟ باشە تەختە چوارتایە ئەسکەنیل. بەڵێ؟ ئەسکەن سەیما خان عایزێت نەبی دووبارەی بکەوە؟ ئەسکەمیل تەختە چوارتە. چوارتە؟ چوارتە. بە هاوکاری تۆ سەیما خان. من جوانە خان واسی اختیارم دایتێت و ئەتوش تەواو یەکێک لە بۆ خۆت هەڵبژێرە بە ڕەئی خۆت بزانم کامەیە. عایزێت نەبی دووبارەی بکەوە؟ ئەسکەمیل تەختە چوارتەیە. تەختە بیت؟ تەختە بیت. دوا وەڵامتە؟ بە هاوکاری تۆ. جوانە خان لە یەکەمەوە هاوکاری دوا دەکەم. پێم بڵێ دوا وەڵامت. با ئەوە یەکەم بیت نازانم. با ئەوە یەکەمی بەس دەزانی ژمارەیەکەم بوو ناوەکەشی لەبیر نەمایە. ئەسکەمیل دوا وەڵامیتی با وەڵامی ڕاست ببینین. دەستخۆش ئەسکەمیل وەڵامی ڕاستە بە کورسی دەڵێ. سەیما خان مەمنون. سپاس بۆ پەیوەندیەکەی جوانە خان لە هەولێرەوە. بەڵێ بێگەر ئێم حەسەن لە کۆمنت وەڵامی ڕاستی بۆ پرسیاریەکەم نووسیوە. سپاس بۆ بێگەر خان و بۆ کۆمنتەکەی. ئێوەش دەتوانن لایڤەکە شێر بکەن لای خۆتان و زۆرترین کۆمنت بنووسن بۆ وەڵامە ڕاستەکە تاوەکو هاوکارانم هەڵتان بژێرێ. با بچینە پەیوەندی دواترمان. لەیلامان لەگەڵا. لەیلا خانم کاتت باش؟ السلام علیکم ورحمة الله وبركاته.
عليكم السلام ورحمة الله ومباركاته. باش ليلى خان؟ خان شلوني أحوالك باشي؟ زور سپاس دەکەم، زۆر باشم. تۆ چۆنی باشی؟ سپاس دەکەم والله لە سەرەتای ڕەمەزانێ من وا حەول دەدەم ئەوڕۆکە پەنجەم شکاندی ماشەڵڵا حەودەم ئەوڕۆ الحەمدولله و ئەوڕۆ پەیوەندیەکەت وەرگیرا. من هەر دەڵێم دڵگیرامە بن چونکە هێشتا لە سەرەتای ڕەمەزانین، ئێمە ماوەیەکی باشمان لە بەردەست ماوە. پەیوەندی بکەن تاوەکو چکە پەیوەندی زۆر لەسەر هێڵە ڕۆژێک هەر دێ پەیوەندی ئێوەش وەربگیرێ. ماشەڵڵا وڵات دەم بۆ ئەگمارمان بینە فقەراتی بەس قەراتیش بەگە ئەو ناخۆش تێگە ڕخی. نانە ئیشاڵڵا هیچ لە گۆڕێ نابیتن، هیچ ناقەومێتن، زۆر دڵخۆشم کەوە. بەڵێ دەزانم. زۆر سپاستان دەکەین، زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لەیلا خان. لە هەولێرەوە لەگەڵمانی؟ لە هەولێرەوە لەگەڵمانی. زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لەیلا خان. چ کارەی لەیلا خان بە چیەوە خەریکی؟ وەڵڵاهی ئێستا کە ڕەمەزانە زیاتر کار عیبادەتەکانە بەس بۆ خۆم نووسەرم بواری شعر و ئەو شتانە دەنووسم. بەڵێ ئەی زۆر باشە لەیلا خان، مادەم دەبی شتێکمان پێشکەش بکەی. ئێستا کە لەو دەمەی ئەخر شەعرەکانم دەکردنیە، بەڵام وەکو زیاتر لەسەر کوردستان و ئەو شتانم نەکو هەڵەم هەبی. هیچی ترلانی ئێستا هیچ لانی چاوەڕێت دەکەم ئەگەر دەچیان بەیەکێک دڵی لە بۆت بینیتن. بەڵێ جێ بگرە. بەڵێ دەڵێ من کوردستانم وەکو گوڵدانم، بۆن و بەر هەموم بۆ هەموو شوێنە، چونکە خاکەکەم گەلێ پیرۆز و گەلێ شیرینە، لە ئاوی سازگار لە کانی و ڕووبار، لە تاڤگە و لە ئاوی سازگار لە کانی و ڕووبار، سوبحانەڵڵا لێم نایدەنە لەبەریشمە. دەستەکان خۆشبی لەیلا خان، زۆر سوپاس دەکەم. هیوای سەرکەوتن و بەردەوامیت بۆ دەخوازم. لە بۆ وەرگیرە شعرێکی لەسەرەت و بەرنامەکەدا. زۆر وەڵڵا هیوادارم. زۆر سوپاس دەکەم. دەستەکان خۆشبی لەیلا خان. دەکەم جانە. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. بەڵێ تا بۆ ژەمەرەخم ئەو ڕەنگە سپیەکەیە. ئەو ڕەنگە سپیەکەیە. ئەوە شانسی تو ئەمڕۆ پەیوەندیەکە وەرگیرا و بزانین ژمارە یەک نەماوە، ژمارە یەک ماوە، ژمارە دوو نەماوە، لە یەک تاوەکو پێنج ژمارەیەک هەڵبژێرە بە دڵی خۆت. با یەک بێ. فەرموو بۆکس با پرسیاری ژمارەی بێتە سەر شاشە بۆ لەیلا خان تاکو بۆی بخوێنمەوە. مانی کوردی. دەرهێنەری درامای گەرمەسات ناوی چییە؟ بەڵێ ئەوانەکە من باش دیار نییە، بەڵێ لۆم دووبارەکەوە بەس سەرچاو. دەرهێنەری درامای گەرمەسات ناوی چییە؟ دەرهێنەری درامای گەرمەکان؟ درامای گەرمەسات لە کەناڵی دیمەن تیڤیەوە. بارزان سنجاوی نییە؟ بارزان سنجاوی. با وەڵامی ڕاست ببینین، با دوودڵی نەکەم. بەڵێ دەستت خۆش بێ. بارزان سنجاویە کە پرۆگرامی خۆشی سەرکەوتنی. سلام علیکم. زۆر سپاس و عەلەیکم ئەسسەلام. دەستت خۆش بێ کە هەمومان دەزانین گەرمەسات پرۆگرامێکی زۆر تایبەتە لە کەناڵی دیمەن تیڤی و هەفتانە نمایش دەکرێتن. سپاس بۆ بینەربوونتان. ئەگەر پێم بڵێن هاوکارانم لە کۆمنت بەڵێم دیدار گەردی لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە. سپاس بۆ دیدار گەردی. پەیوەندی دواتر کێمان لەگەڵا؟ نەسرین خان. سڵاوت لێبێ. السلام علیکم. عەلەیکم ئەسسەلام وەڕەحمەتوڵڵا. باشی نەسرین خان؟ بەسپاس و بەرنامەکەتان هیوادارم خۆی گەورە مانگی ڕەمەزانت لێ قبوڵکە. پیرۆزبای لە هەموو کارمەندان و لە تۆی خۆشەویست لە هەموو مسلمانان. زۆر خۆشحاڵ بووم لە یەکەم بەرنامەتەوە بەشدار محاولاکەم نەمتوانی بەشدار بم. سپاس بۆ خۆی گەورە کە پەیوەندیەکەم وەرگیرا. الحەمدولله. ئەوڕۆ پەیوەندیەکەت وەرگیرا. زۆر سپاس دەکەم. زۆر مەمنونم. زۆر سپاس دەکەم. ڕەمەزان لە تۆ خانەوادەکەشت پیرۆز بێ ئینشاءڵڵا. مانگێکی پڕ خێر و بەرەکەت بێ بۆتان. بەڵێ باشەڵا بۆکسی شین بێ. باشە بۆکسی شین بۆ نەسرین خان. نەسرین خان لەکوێوە لەگەڵمانی؟ لە کەرکووکەوە. لە کەرکووکی خۆشەویستەوە. ئینجا پێم بڵێ کام ژمارەیانت دەوێ نەسرین خان؟ ئەڵی باینی بە ئینشەڵڵا ئەگەر بەشکم هەبێ. 1 تا 5. با یەک بێ. با یەک بێ. با پرسیاری ئەجا پرسیارێکی ئاینی زۆر ئاسانە. با پرسیارەکە بێتە سەر شاشە تاوکو بۆی بخوێنمەوە. دەڵێ
باوکی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێ ناوی چییە؟ عەبدولموتەڵیب. عەبدولموتەڵیب. دوا وەڵام تەنای گۆڕی؟ پێغەمبەر ناوی چییە؟ عەبدوڵڵا. عەبدوڵڵا. دوا وەڵامە؟ بەڵێ بەڵێ ئینشاءڵڵا. با وەڵامی ڕاست ببینین؟ ئینشاءڵڵا ئەڵێش بۆ بە قوربانی تۆ بێ. نانە تەواوە عەبدوڵڵا باوکی پێغەمبەرمانە درودی خوای لەسەر بێ. دەست خۆش سپاس بۆ پەیوەندیەکەت. لە کۆمنت هاوکارانم پێم دەڵێن کەوا سوڵتانە عەلی وەڵامی ڕاستی نووسیوە. زۆر سپاس بۆ سوڵتانە خان و بۆ کۆمنتەکەی. ئەگەر کات هەیە تەمەشایەکی کۆمنتەکان بکەم با تەمەشا بکەم بزانم. ئێوە دەتوانن بەردەوام کۆمنت بنووسن لەبیر نەکەن و لایڤەکە لای خۆتان شێر بکەن تاوەکو هەلیبردنەوەتان زیاتر بێ. ئێستایا بەڕاستەوخۆ لایڤمان هەیە لە فەیسبوک بۆ کەسانی ناتوانن پەیوەندی بکەن دەتوانن کۆمنت بنووسن. ماشەڵڵا کۆمنتەکان زۆر زۆرە. خەڵکێکی زۆر ئێستا لە لایڤش خەریکە سەیرمان دەکات. زۆر زۆر سپاس بۆ بینەربوونتە. بچینە پەیوەندی دواترمان. ژیان خانم کاتت باش؟ ئەم کاتەی خۆشت باش. باشی دڵەکەم؟ چاکی سەلامی بژی. تەندروستیت باشە ژیان خان؟ لەکوێوە لەگەڵمانی؟ وەڵا لە چەمچەماڵەوە دەستخۆشی بەرنامەکەتان لێکەمی سەرکەوتنتان بۆ دەخوازم. زۆر زۆر سپاس دەکەم. سپاس بۆ هەموو خەڵکی چەمچەماڵ بۆ بینەرەکانمان لە چەمچەماڵ. سەلامەتی زۆر سپاس مەمنون. ژیان خان بەچیەوە خەریکی؟ واللهی دەمێکە زۆر دەمێکە لە سەرەتای ڕەمەزانەوە بەردەوام بەعزداری بێزارە بمواز دێنم کە ئەوەوەری ناگرێ. نانە ئەمن هەر دەڵێم بۆ ئەو کەسانی کە پەیوەندی دەکەن دەڵێن پەیوەندیەکە ماوەەر ناگیرێ. دڵنییا بە تا کۆتایی مانگی ڕەمەزان ئێمە بەردەوامین ڕۆژێک پەیوەندیەکەت هەر وەردەگیرێتن چونکە زۆر خەڵک لەسەر هێڵا کەمێک زەحمەت دەبێت تاوەک پەیوەندیەکان وەردەگیرێت. زۆر ڕاستە بەعزدارێک تر ئەڵێن تەوا وەرناگیرێ ترەوە ئەم جارە ئەمڕۆ ئەلحەمدولیلا کەوا بەختت هەبوو پەیوەندیەکەت وەرگیرا. ژیان خان فەرموو ڕەنگێکم باڵ بژێرە. بۆکسی پەمەیەکە. بۆکسی پەمەیەکە بۆ ژیان خان بزانین چی تێدایە. لە ژمارەیەک تاوەکو پێنج ژمارەیەکم بۆڵ بژێرە. ژمارە با یەک بێ. تا ژمارە یەک بێ بزانین پرسیاری ژمارە یەک ئەڵێ چی؟ هۆنراوەی مەموزین لەلایەن کێوە نووسراوە؟ خانی. خانی. دڵنیای دواوەڵامە؟ بەڵێ بەڵێ زۆر دڵنیام. زۆر دڵنیایی. هۆنراوەکەت لەبەرە ژیان خان؟ وەڵاهی لەبێرم بوو کات خۆی کە تەلەبە بوومە بەزیستە لە بیرم چۆدەتەوە. دەست ئێستا دەی زۆر باشە. با وەڵامی ڕاست ببینین بزانین خانی وەڵامی تەواوە. ئەحمەدی خانی دەستت خۆش بێ وەڵامەکە زۆر دروستە. زۆر سپاس بۆ پەیوەندیەکە دەستەکانت خۆش بێ. شارجوان سوارە لە کۆمنت وەڵامی ڕاستی بۆ پرسیاری پێشووتر نووسیوە و هاوکارانم هەڵیان بژاردووە دەستی خۆش بێ. با بچینە پەیوەندی دواتر. باوکی یادەم کاتت باش؟ هەموو کاتێکە باش. باشی تەندروستیت باشە؟ ئەلحەمدولیلا بەسای خۆ. باوکی یاد ئەگەر بە ئەرێک نەبێت سەڵتی تەلەڤیزۆنەکەت کەم کەی بەس با لە مۆبایلەکەەوە گوێمان لە یەکتری بێت تاوکە جوانتر لە یەکتری حاڵی بین. بەڵێ باش. ئەلو باوکی یاد لەکوێوە لەگەڵمانی؟ وەڵا لە سلێمانی. لە سلێمانی خۆشەویستەوە ڕێزی تایبەتمان هەیە بۆ گشت خەڵکی سلێمانی. سوپاس بۆ پەیوەندیەکەت. باوکی یاد لەگەڵ ڕەمەزان چۆنی؟ بەسای خۆ ئەلحەمدولیلا عیدمان نییە. ئینشاءڵڵا هەر زۆر زۆر باش بن. اینجا باوکی یاد فەرموو ڕەنگێکم بۆڵ بژێرە. بۆکسی سەوز. بۆکسی سەوز بزانین کام ژمارەیانت دەوێت لە بۆکسی سەوز. خوا پێشەوەی ڕقەمەکە بژێرین. بەڵێ. یەک سەرنجی بچووکم هەیە. فەرموو. تکایەوەی کە پەیوەندی وەرەگیرێت لە کورتی لە پوختی ببڕێتەوە یعنی
بەڕاستی تۆڵی پرسیارەکەم زەلای مایە ئەسڵن پرسیارەکەش هەر نازانێت هەر نایزانێت یعنی تۆ هەرەوەی بەدەمی خۆ دەڵێ وەرە کاکە ئام پرسیارەکە ئەومە جوابەکەش ئەوە ناکرێت چونکە تۆ حەقی خەڵکی ترە خۆی گوناحەوە. آخر باوکی یاد دەزانی چۆنە مانگی ڕەمەزانە پێم خۆش نییە کەس بەدەستی مانگی ڕەمەزانە ڕاستە پێم خۆش نییە ئەو بەڕێزانی کە پەیوەندی دەکەن ئەوەیە تۆ خەڵک پڕ معلومات ببێت کە کاتە معلوماتی نەبێ بەبێ معلوماتی خەڵکی بەیتەوە جاری وایە کەسەکە وەڵام نازانێت وەڵامەکە لە دەوی من دەردەچێت هێشتان وەڵامەکەی نازانێت بەڵام پەیوەندی کردووە ماوەیەکی زۆر پەیوەندی کردو چەند ڕۆژە پەیوەندی دەکاو لەسەر هێڵەوە پەیوەندیەکە چێمەوە کاتێکی خۆشە بۆ بەسەربردنی کاتی خۆشە و ئەلا کولی حال با زۆر لە کار نەگرت مامیش نەمن بەوان دەستت خۆش بێ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت و بۆ کۆمنتەکەت هیوادارم ئەو کۆمنتەی بەڕێزتان وەکو خۆی بگاتن اینجا فەرموو ژمارەیەکم پێ بڵێ ژمارە سێ با پرسیاری ژمارە سێ بێتە سەرشاشە بۆ باوکیات لە سلێمانیەوە کامەیانە جامی جیهانی 2002 بەدەستهێنا؟ ڕیال مەدرید. ڕیال مەدرید دڵنیایی دوا وەڵامتە؟ بەڵێ. کامەیانە جامی جیهانی 2002 بەدەستهێنا؟ ڕیال مەدرید ڕاز نەوتەوە. دەڵێ با ئەمنیش وەکی ئۆکاینکە نەکەم با ڕیال مەدرید بێتە یعنی با وەڵامی ڕاست بێتە سەر شاشە بزانین؟ باوکی یاد هاوکاران پێم دەڵێن یانە نییە هەڵبژاردەیە کامە هەڵبژاردە جامی جیهانی 2002 بەدەستهێنا؟ تۆڵی کامیانەیە ببوورە هەڵەیەکی تایپە ئەمن ئەوە لۆتم ڕاست کردەوە کامە هەڵبژاردەیە کام هەڵبژاردە وتت؟ بەڵێ بەڵێ فەڕەنسا. فەڕەنسا بەڵێ باوکی وەڵامەکەت بگۆڕە. 2004 بەرازیل بوو. 2002 کامە بوو؟ 2002 وازم ئیتالیا بوو. دڵنیە 2004 بەرازیل بوو؟ باوکیات؟ بەرازیل لە کۆتایە لە ئەڵمانیا بردەوە 2-0 لە ئەڵمانیا بردەوە. تەواو ئێستا وەڵامی ڕاستم پێ بڵێ وا خەریکە دەیڵێ. بەرازیل با وەڵامی ڕاست بێتە سەر شاشە. دەستت خۆش بێ بەرازیل وەڵامی دروستە. سپاس بۆ پەیوەندیەکەت. سپاس بۆ پەیوەندیەکەی باوکیات. نیهات خۆشناو لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە و سپاس بۆ نیهات خۆشناو با بچینە پەیوەندی دواتر بزانین کێمان لەگەڵا. ڕیان خانم کاتت باش؟ ڕیان خان؟ ڕیان خان لەگەڵ من جۆر لێمە؟ بەڵێ سڵاوت لێبێ. زۆر سپاس دەکەم ڕیان خان لەکوێوە لەگەڵمانی؟ لە چەمچەماڵەوە. لە چەمچەماڵی خۆشەویستەوە. ڕیان خان لەگەڵ ڕەمەزان و ڕۆژ چۆنی؟ وەڵا لەخوا بەزیادە باشی. دێ ئەلحەمدولیلا ئینشاءڵڵا هەر زۆر باش بی. ڕیان خان بە چیوە خەریکی؟ وەڵا خوێندکارم. لە چ خۆناغێکی؟ پۆلی هەشتی لەشت ساغ بی ئینشاءڵڵا لەگەڵ خوێندنەکانت چۆنی پێم بڵێ؟ وەڵا باشم لەخوا بەزیادە. دەی ئەلحەمدولیلا ئینشاءڵڵا زۆر باش بی و داهاتوویەکی باش چاوەڕێت بکای ئینشاءڵڵا. باشە ڕێیان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە؟ ڕەنگی؟ شین؟ باشە ڕەنگی شین بۆ ڕێیان خان لە چەمچەماڵەوە خوێندکارە لە پۆلی هەش دەخوێنێ. بزانین پرسیاری ژمارە 1 نەماوە اینجا لە 2 تاوەکو 5 ژمارەیەکم پێ بڵێ. ژمارە 3. باشە پرسیاری ژمارە 3 بۆ ڕێیان بزانین کامە ئاین لە وڵاتی هیندستان زۆرترین پەیڕەوی هەیە؟
بەڵێ کام ئاین لە وڵاتی هیندستان زۆرترین پەیڕەوی هەیە؟ بتپەرستەکە ڕێیان بەڵێ گوێت لێمە؟ بەڵێ بتپەرستەکە هاوکاری مەکەی بەسەرچاو هاوکاریت ئەەکەم بەڵام تۆ شتێکم پێ بڵێ تاوتە پێ بڵێم هەر ناوی ئاینەکە لە ناوی هیندستانیش زۆر نزیکە. هیندۆسی هیندۆسی کێ پێیوتی؟ وەڵا خۆت ئافرین کچەکەمان زیرەکە دەست خۆش وەڵامەکەت زۆر ڕاستە سپاس بۆ پەیوەندیەکەت ڕێیان لە چەمچەماڵە سەرچاوانم ڕێیان خان. ڕێناس نامیق لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە سپاس بۆ ڕێناس نامیق بۆ کۆمنتەکەت لەبیر مەکەن لایڤەکە لای خۆتان شێر بکەن بۆ ئەوەی هەلیبردنەوەتان زیاتر بێ بچینە پەیوەندی دواترمان. سەمیرە خانم کاتت باش؟ ئەم کاتت باسی زۆر باشم تۆ چۆنی باشی؟ سەلامەتی تەندروستی چۆنە سەمیرە خان؟ دەستپۆسی بەرنامەکەت دیاکەم وەڵڵا ئەلحەمدولیلا زۆر باشم ئەگەر ئیشەڵڵا توێش باشی. زۆر زۆر سپاس دەکەم ئەمن زۆر باشم ئەگەر ئێوە باش بن زۆر زۆر سپاسیش بۆ پەیوەندیەکەت. سەلامەتی یاخوا. سەمیرە خان لەکوێوە لەگەڵمانی؟ وەڵا لە چەمچەماڵەوە. لە چەمچەماڵی خۆشەویستەوە ماشەڵڵا بینەرێکی زۆر زۆر باشمان هەیە لە چەمچەماڵ ڕێزم هەیە بۆ بینەرەکانمان. زۆر زۆر مەمنون سپاس دەکەین. سەمیرە خان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. ڕەنگی شین. ڕەنگی شین ئەمڕۆ ڕەنگی شین خەڵک زۆر خواستی لەسەرە نازانم مەسەلە چییە. بەڵێ. ژمارە 2 4 5 ماوە. ژمارە بادوو بێ. بادوو بێ بۆ سەمیرە خان لە چەمچەماڵەوە با پرسیارەکە بێتە سەر شاشە. کام شاعیر سرودی ئەیڕەقیبی نووسیوە؟ کام شاعیر بەڵێ؟ بەڵێ پرسیارەکە دووبارە کەرەوە. کامە شاعیر سرودی ئەیڕەقیبی نووسیوە؟ نابێ کاراسانی بۆ بکەی؟ سەمیرە خان ئەتوو وەڵامێکم پێ بڵێ ئینجا هاوکاریت دەکەم. بێکەس نییە؟ نەخێر. وەڵا یەک دقەیە بووە سە بزانم با بیرێ بکەمەوە حەزەکەم هاوکاری کەسر لانیە هاوکاریت بکەم؟ دڵدارە؟ دڵدارە وەڵامەکەت زۆر زۆر با وەڵامی ڕاست ببینین؟ زۆر زۆر سپاس زۆر زۆر ڕاستە زۆر زۆر سپاس دڵدارە کە سرودی ئەیڕەقیبی نووسیوە. دەستت خۆش بێ حەیاتم. زۆر زۆر سپاس دەکەم زۆر زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت. وەرین محەممەد لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە سپاس بۆ وەرین خان بۆ کۆمنتەکەت دەستت خۆش بێت لە بیرنەکە لایڤەکە شێر بکە لای خۆتان تاوەکو هەلی بردنەوەتان زیاتر بێ و زۆڵدەن زۆرترین کۆمنت بنووسن با بچینە پەیوەندی دواترمان. پەریخان پەریخان السلام علیکم. عەلەیکم السەلام وەڕەحمەتوڵڵا باش پەریخان؟ سپاس باشی جانەکەم خاتن. زۆر زۆر سپاس دەکەم من زۆر باشم تۆ چۆنی باشی؟ عزیزی جانەکەم الحەمدولیلا. هیوادارم وەرگرم. الحەمدولیلا الحەمدولیلا من زۆر دڵخۆشم کەوا واز نەهێنا و هەر پەیوەندیت کردووە تاوەکو پەیوەندیەکەت وەرگیراوە. زۆر زۆر سپاس جانەکەم. پەریخان لەکوێوە لەگەڵمانی؟ کەورگۆسک. لە کەورگۆسکەوە ڕێزم هەیە بۆ هەموو خەڵکی کەورگۆسک. پەریخان پێم بڵێ بە چیەوە خەریکی چ کارەی چ دەکەی؟ هەر ئیشکاری ماڵەوە. لەشت ساغ بێ ئینشاءڵڵا. مدیر مەتبەخ و ئەوشتانە. لەشت ساغ بێ ئینشاءڵڵا هەر سەرکەوتووبی. پەریخان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. جانەکەم وەڵای باوەخی ڕەشەکە بێ نازانم ژمارە سەرشی تێدانی بڵم ژمارە سەرزە لە بۆکسە ڕەشە. باشە ئەو بۆکسە ڕەشە و ژمارە چەند لە یەک تاوەکو 5؟ 2. ژمارە 2 بابزانین ژمارە پرسیاری ژمارە 2 بۆ پەریخان چی تێدایە؟
ئەگەر پرسیارەکە بێتە سەر شاشە هاوکارانم. یەکەم مناڵی پێغەمبەر محەممەد درودی خوای لەسەر بێ ناوی چی بوو؟ بە ئاسانکاریت لە بۆ بکەم کچیش بوو. فاطمة نبو؟ نخير. رقية؟ نخير. أم كلثوم. ئەوجا ناوەکان بڵێ تا ئاخیری ئەوەی ڕاستەکە دەبێتێ. یەکەم منداڵی کچ بوو زەینەب دوا وەڵامتە؟ بەڵێ گیان. فەرموو با وەڵامی ڕاست ببینین. دەستت خۆش بێ زەینەب وەڵامی دروست بوو. سپاس بۆ پەریخان لە کەورگۆسکەوە. زۆر سپاس بۆ بینەربوونتان تاوەکو ئێستا. با بچین سەردانی پەیجەکەی با بچین سەردانی لایڤ بکەین بزانین. لەبیر مەکەن هاوڕێیان بۆ کەسانی کە ئێستا لە لایڤۆ سەیر دەکەن لایڤەکە لای خۆت شێر بکە. هەلی بردنەوەت زیاتر دەبێت بێگومان بزانین کێ لە خەتا دایکی سیدرا ڕەوەند ساڵەیی ڕێناز نامیق خەڵکێکی زۆر ئێستا لە خەتن و کۆمنت دەنووسن. تکایە لەبیر مەکە لایڤەکە شێر بکە بۆ ئەوەی هەلی بردنەوە زیاتر بێ و هەروە دەتوانن سەبسکرایبی یوتیوبی کەناڵی دیمەن تیڤی بکەن. لەوێەوە گشت بڕگۆ بابەتەکانمان ببینن. دووبارە زۆر سپاس بۆ گشت سپۆنسەرەی پرۆگرام MG کە سیارێکی 0 کیلۆمەتری ئامادە کردووە. وەروە بۆ M سنتەر بە مۆبایلی آیفۆن 15 و کۆمپانیای خۆشناو بە بەرهەمەکانی LG هۆم ئیستانبول کە چەندین خەڵاتی جۆراوجۆری ئامادە کردووە و لە هەمان کاتدا سۆنگڵ لایت بە چەندین خەڵاتی بە چەندی ڕووناکەرەوەی جۆراوجۆر ئەتاسای بە خەڵاتی ئاڵتوونی و وێنە بە خەڵاتی ئەڵماسی لە 29 تا بووە هەروەها 3 ئێمە تیرپشک ئەنجام دەدەین. تاوەکە و دیارە گرانبەهایانە بۆ ئێوە دەرچێ بۆ هەر یەکێک کە کۆمنت دەنووسێ وەڵامی ڕاست دەداتەوە و لە هەمان کاتیشدا پەیوەندی دەکا وەڵامی ڕاست دەداتەوە. زۆر دووبارە سپاس بۆ سپۆنسەری جلەکانی من هێڤار فاشیۆن لە تابلۆمۆڵ دوکانی B51 کە جلوبەرگی خانمانە و پۆشتەی هەیە دەتوانن بڕۆن لەوێ سەردام بکەن و جلی دڵخوازی خۆتان هەڵبژێرن. دوای ناوبڕێکی زۆر کورد دەگەڕێن وڵاتان. دووبارە سڵاوتانەوێت ئازیزان. دوای ناوبڕێکی زۆر کورد گەڕاینەوە وڵاتان. دەمەوێت پێتان بڵێم دووبارە بۆ ئەو کەسانەی کە ناتوانن پەیوەندی بکەن دەتوانن لە لایڤی فەیسبوک لە پێیجی کەناڵی دیمەن تیڤیەوە لەوێەوە سەیرمان بکەن. ئێمە لایڤمان کراوەتەوە و دەتوانن کۆمنتی خۆتان بنووسن و هەروە لایڤەکە لای خۆتان شێر بکەن. لەبیر مەکەن بۆ ئەوەی هەڵی بردنەوەتان زیاتر بێ. دووبارە سپاس بۆ سپۆنسەرانی پرۆگرام وێنە کە خەڵاتی ئەڵماسی ئامادە کردووە و ئەتاسای بە خەڵاتی ئاوتونی و سۆنگڵ لایت هۆم ئیستانبول کۆمپانیای خۆشناو و هەروە M سنتەر و هەروەها MG کە سیارێکی 0 کیلۆمەتری ئامادە کردووە. دەمەوێت شتێکی دیکەتان پێ بڵێن 23 کە دەکاتە سێم ڕۆژی جەژنی نەورۆز کارمەند ڕەواندزی لە فامیلی مۆڵ کاتژمێرن و ئاهەنگی هەیە دەتوانن بڕۆن لەوێ سەردام بکەن و کاتێکی خۆش بەسەر ببەن. دەچینە پەیوەندی دواترمان و مەتینمان لەگەڵە بەر لەوەی پەیوەندی سڵاو دەبێ کاکمەتین. سڵاو عەلەیکم. عەلەیکم ئەسسەلام وەڕەحمەتوڵڵا. باش کاکمەتین. سەلامەت بێ سەرکەوتوو بی ئینشەڵڵا دەستخۆشی لە تۆرە برا بەشکەندەکان دەکەن یاددارم هەمیشە خۆشحاڵ و سەرکەوتوو سەلامەت بن. زۆر سوپاس دەکەم. سپاس لە بۆ کۆمنتە جوانەکانت. کاکمەتین لەکوێوە لەگەڵمانی؟ سەلامەت بێ لە ئاکرێەوە. لە ئاکرێ خۆشەویستەوە ڕێزی تایبەتمان هەیە بۆ گشت خەڵکی ئاکرێ. سەلامەت بێ خۆشحاڵم بۆ یەکەم جار پەیوەندەکەم مەرجێ. ئێمە زۆر خۆشحاڵترین کەوا پەیوەندیەکەت وەرگیرا لە کۆتاییدا. کاکمەتین پێم بڵێ بەچیەوە خەریکی؟ وەڵا خوێنکارم. خوێنکاری لە ش ساڵ ئینشاڵڵا بە هیوای سەرکەوتن. کاکمەتین فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. بە قاوەیی بێ. ڕەنگی قاوەیی. ڕەنگی قاوەیمان نییە وەڵا. با سپی بێ. تەنی شینەکەی پرتەقاڵیە. بە پرتەقاڵی بێ. با پرتەقاڵی بێ. زۆر باشە. ژمارە سێ بۆ کاکمەتین لە ئاکرێەوە بابێتە سەر شاشە تاوەکو بۆی بخوێنمەوە بزانین. چەند جار وشەی ڕەمەزان لە قورئانی پیرۆزدا هاتووە؟
دڵنیای؟ بله فەرموو با وەڵامی ڕاست ببینین. دەست خۆش یەک جار وشەی ڕەمەزان لە قورئاندا هاتووە. سپاس بۆ کاکمەتین بۆ پەیوەندیەکەی. سلامت دێ ئەگەر هاوکارانم پێ بڵێن ئەحمەد فاروق لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە بۆ پرسیاری پێشووتر بێگومان بۆم پرسیارە ئێوە دووبارە دەتوانن کۆمنت بنووسنەوە بەشکم بە خدیاوەرتان بێ لە بیر نەکە لایڤەکەش لای خۆتان شێر بکەن. بچینە پەیوەندی دواترمان. بەڵێ باوکی ئاسۆ. باوکی ئاسۆم کاتت باش. باوکی ئاسۆ سڵاوت لێبێ. عەلەیکوم ئەسسەلام. عەلەیکوم ئەسسەلام. باوکی ئاسۆ تەندروستی چۆنە باشی؟ زۆر زۆر سپاس دەکەم. من زۆر باشم ئەگەر ئێوە باش بن. لەکوێوە لەگەڵمانی؟ لە چەمچەماڵی خۆشەویستەوە ڕێزی تایبەتم هەیە بۆ هەموو خەڵکی چەمچەماڵ. باوکی ئاسۆ پێم بڵێ لەگەڵ ڕەمەزان چۆنی؟ زۆر باشین. لەشت ساغ بێ ئینشاءڵڵا. ڕەمەزان مانگێکی پڕ خێر و بەرەکەت بێ بۆتان. فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. بەڵێ ڕەش؟ باشە. بۆکسی ڕەش بۆ باوکی ئاسۆ لە چەمچەماڵەوە. بزانی کام ژمارە ڕۆیشتووە. ژمارە دوو نەماوە لە یەک تا پێنج ژمارەکانی دی ماوە. ژمارە سێوە. بەسەرچاو ژمارە سێ. با پرسیاری ژمارە سێ بێتە سەر شاشە بزانین دەڵێ چی؟ کێ شانشینی سعودیای دامەزراند؟ بەڵێ شازادە شازادە شانشین شازادە نییە مەلیکە کە باوکی ئاسۆ. مەلیک شا مەلیک. هەر شای پێوە نییە بەس مەلیکە. ئەوجا مەلیک چێ؟ مەلیک نازانم. هاوکارێکمان بکەیت. باوکی ئاسۆ وەڵامم پێ بڵێ تاوەکو هاوکاریت بکەم هاوکاریت دەکەم دەڵێم بیگۆڕە. ئەگەر وەڵامەکە شا عەبدوڵڵا دوا وەڵامتە؟ وەڵاهی باشە هاوکاریت دەکەم بیگۆڕە. مەلیک مەحموود. مەلیک مەحموود دوا وەڵامتە؟ بەڵێ با دوا دوا وەڵامیتی با وەڵامی ڕاست ببینین. بەداخەوە وەڵامەکە ڕاست نییە. مەلیک عەبدولعەزیز بن سعود وەڵامی دروستە کە کێ شانشینی سعودیای دروست کردووە. هاوکارانم پێم بڵێن لە کۆمنت کێ وەڵامی ڕاستی داوەتەوە. مامۆستا هونەر لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە. بۆ پرسیاری پێشووتر سپاس بۆ کۆمنتەکانت. هەروەها بۆ لەبیر مەکەن لایڤەکە شێر بکەن لای خۆتان تاوەکو هەڵی بردنەوەتان زیاتر بێ. بچینە پەیوەندی دواترمان. الو سلاوي خد لي شاود باش كاك سقرم كاتت باش. السلام عليكم شاود باش. عليكم السلام شوي بريزي شد باش ان شاء الله. بالك سپاس فشتی من مانگی رمضان لطول لبی سرانی بینران پیروز بی. زور زور سپاس دکا مانگی رمضان لئیو خانوادەکەشت پیروز بێ. بالك سپاس خوشەکەمی بەڕێزی. زۆر زۆر سپاس دەکەم. کاک سەقەر پێم بڵێ لەکوێوە لەگەڵمانی؟ لە دهۆکەوە بۆ جاری یەکەمی. گەلە سپاس بۆ پەیوەندیاتە لە دووهۆکی خۆشەویستەوە. هەر چاق بنیشە لە ماچ خۆچەر فراز بن. پێم بڵێ لەگەڵ ڕەمەزان چۆنی؟ وەلا من باشم لەخوا بەدیار بێ. یاخوا هەر باش بێ. کاک سەقەر فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە. باشین بێ ڕەنگی شین. بەسەرچاو بۆکسی شین بۆ کاک سەقەر بزانین چی تێدایە. ئەمڕۆ ڕەنگی دڵخوازی خەڵک زۆر شین بوو. ژمارە 4 و 5 ماوە. بەلێ باش ژمارە 4 بێ. باش ژمارە 4 بێ ئەوەکەی دیکە ڕقەمەکەی. با پرسیاری ژمارە 4 بێتە سەر شاشە تاوەکو بۆی بخوێنمەوە. کام کیشوەر زۆرترین وڵاتی تێدایە؟ بەلێ ئاسیا. پێم وابی ئاسیایە. دڵنیای نایگۆڕی؟
ولا هاوکاری من بکە خوشکی من بۆ جاریەکە مینە و قەیدینە کاک سەقەر هەمووی جاریەکە مینە پەیوەندی دەکە هەتا ئێستا کەسێک نەبوو بڵێ وەڵاهی ئەوە دووەم جارە پەیوەندی دەکەم وایە وەڵام من دەڵێن دەگوارن بگمە ئەفریقیە بەڕاستی ئەفریقیا دو وڵامتە بەڵێ با ئەوە بێت با ئەوە بێ با وەڵامی ڕاست ببینین بەڵێ بەڵێ ئەفریقیایە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەی کاک سەقەر لە دوهۆکەوە موافق و سەرفرازتە زۆر سپاس زۆر سپاس با بچینە پەیوەندی دواترمان ڕۆمان ئێف مەولود لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە بۆ پرسیاری ڕابردوو سپاس بۆ کۆمنتەکەت دادوەرمان لەگەڵا السلام عليكم. عليكم السلام ورحمة الله. باش كاك دادور؟ كاك سلامتي. والله أنا زور باش ما تكوي باشي؟ الحمد لله منيش باشم. هوا دارم زور باش بي. كاك سقر لكوي ولا قلماني؟ لسليمانية. لسليماني خوش شويستوا بورك دادور ونيا؟ بالي. كاك دادور أو دادوري براستي لجياني خود زور دادوري. والله دار أو زاري عشنا دباشا فين بلي بتسي وخليكي والله هربا درسي كتاب خانو لكام قناغي والله لا قناغي حوتمي لا قناغي حوتمي بالي لش صاغبي ان شاء الله فين بلي لداهاتو بيت خوشا ببيا دادوار ياخد شتيكي ديكا والله حظي بما مهندسة لش صاغبي ان شاء الله بقي بخونو اعواتا كانت داهاتوكي قشاوتها بكاك دادور ان شاء الله فرمو رنگيكم بول بجيرا رنگي زرد با رنگي زرد بي بو دادور لسليمانية و جماريكم بول بجيرا دادور كاك دادور لتند و بو تند ليك تاوكو بينش باجمارة سيفيا جمارة والله ببورة جمارة سينا ماوا باجمارة يك باشا جمارة يك پرسیاری ژمارە یەک بۆ دادوەر دەڵێ کام سوورەت کەوتۆتە ناوەڕاستی قورئان سوورەتی کەهف سوورەتی کەهف دوا وەڵامتە وەڵای ئەگەر هاوکاریمان کەی وەڵاهی ئەمن هاوکاریت ناکەم بەدڵی خۆت وەڵامێک هەڵبژێرە تووشی قەلەقم مەکەڵپا تاو کەهف دوا وەڵامتە ئەگەر ڕاستە با دوا وەڵام بێ ئەگەر ڕاستە با وەڵام ئەمن نازانم ڕاستیان هەڵەیە بە خۆت وەڵامێکم پێ بڵێ و با بێتە سەر شاشە وەڵامی ڕاست سوورەتی کەهفە با وەڵامی ڕاست ببینین دەست خۆش سوورەتی کەهف وەڵامی دروستە سوپاس بۆ پەیوەندیەکەت لە سلێمانیەوە زۆر سوپاس کانیاو ئێم ئەحمەد لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە سوپاس بۆ کانیاو بۆ کۆمنتەکەی با بزانین سەناریامان لەگەڵا ئەکاتە باش سڵاوت لێبێ ئەم کاتت باش زۆر سپاس باشی زۆر زۆر سپاس دەکەم تەندروستی چۆنە زۆر سپاس زۆر باشم زۆر سپاس چۆنی بە قوربان زۆر سپاس دەکەم من زۆر باشم ئەگەرێەوە باش بن سەناریە خان لەکوێوە لەگەڵمانی لە سلێمانیەوە لە سلێمانی خۆشەویستەوە ڕێزم هەیە بۆ گشت خەڵکی سلێمانی سەناریە خان پێم بڵێ بە چیەوە خەریکی وەڵا هەر ژنی ماڵەوە و خەریکی شوکاری ماڵەوە دەشت ساغ بێ ئینشاءڵڵا ئینجا ژنی کورد بەعام عادەتیتی مەسەلەن لە ڕەمەزانان خواردنی زۆر زۆر خۆشتر دروست دەکاتن سفرە و خوانەکەی هەمیشە دەڕازێنێتەوە ئینشاءڵڵا ئێوەش سفرە و خوانتان هەر ڕازاوە بێ خەڵکی سلێمانی دەستاویان زۆر زۆر خۆشە سەناریە خان پێم بڵێ چ خواردنێکی تۆ زۆر خۆشە وەڵای تر هەر عادەتەن یا پراخە و کفتەیە و شلە و برنجەکەی خۆمانە بەعام دەشتان ساغ بێ ئینشاءڵڵا هەر سەرکەوتوو بن سەناریە خان فەرموڕەنگێکم بۆ هەڵبژێرم
سپی بێمە با سپی بێ بزانین بۆکسی سپی ژمارە 3 و 4 و 5 ماوە ژمارە 3 با پرسیاری ژمارە 3 بێتە سەر شاشە بزانین لەگەڵ مەتەڵ چۆنی سەناریا خان لەگەڵ چی؟ لەگەڵ مەتەڵ وەڵی باشین تا حەدێ باشە با مەتەڵەکە بێتە سەر شاشە دەڵێ یەک سەری هەیە و 1000 پێ یەک سەری هەیە و بەڵێ بەڵێ پرسیارەکە بکەیتەوە زەحمەت نایە یەک سەری هەیە و 1000 پێ یەک سەری هەیە و 1000 پێ بەڵێ الله هەموو ماڵی گەو شتێک تێدایە هەموو ماڵێکیش تێدایەتی؟ ئەرێ وەڵڵا هەموو ماڵێک ئەوەی هەیە یەک سەری هەیە زۆر زۆر خانم زۆر ئەو شتە بەکاردێنێ زۆر ئیستیفادەی هەیە ماڵەکەت پاک دەکاتەوە ئاها گچکە گچکی کوردی دوا وەڵامتە؟ جا وەڵا هەر گچکە ئەی بە یەک جاران گچکە بۆ ئەیان بەستەوە ئەگەر ئەوە بێ نازاننی تر ئیتر گسک دوا وەڵامتە؟ وەڵا هەرەوەم وەڵا هەر ئەوەی لە فکرە با وەڵامی ڕاست بێتە سەر شاشە دەست خۆش گسک وەڵامی دروستە سوپاس بۆ پەیوەندیەکەی سەناریا خان لە سلێمانیەوە ئەگەر پێم بڵێن لە کۆمنت کێ وەڵامی ڕاستی نووسی کانیا و ئێم ئەحمەد لە کۆمنت وەڵامی ڕاستی نووسیوە سوپاس بۆ کانیا و بۆ کۆمنتەکەت پەیوەندی دواترمان دایکی ئەحمەدمان لەگەڵە سڵاوت لێ بێم کاتت باش زۆر زۆر سوپاس دەکەم دایکی ئەحمەد بەڵێ دایکی ئەحمەد دەکەتۆ دایکی ئەحمەد تەندروستی چۆنە باشی ئینشاڵڵا زۆر زۆر سوپاس دەکەم ئەمن زۆر باشمە گەرەوە باش بن دایکی فەرمۆ بەڵێ ڕەنگی هەڵبژێرم داستەیما فەرمو ڕەنگێک هەڵبژێر پێم بڵێ بە چیوە خەریکی وەڵایی مەکتەبم تەواو کردەوە بەس ئێستا حالێن لە ماڵەوە لەیلەشت ساغوێ ئینشاڵڵا فەرمو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە ڕەنگی سپی ڕەنگی سپی اینجا ژمارە 4 و 5 ماوە لە ڕەنگی سپی ژمارە 5 باشە پرسیاری ژمارە 5 بۆ دایکی ئەحمەد بزانین ئەڵێ چی کەسایەتیەکی جیهانیە پێی ئەوترێ باوکی میلەت کەسایەتیەکی جیهانیە پێی باوکی میلەت بەڵێ وەڵایی نازانم زۆر ئاسانە زۆر ئاسانە بەس ئاسانکاریەکمان بۆ پیدا سەیماگەن ئەتوو ناوێکم پێ بڵێ پێ دەڵێن بیگۆڕە یاخود مەیگۆڕە وەڵی نازانم نایەتە بیرم بەخۆ ئاخر وەڵاهی زۆر ئاسانە کەسێکی هیندیە هیندیە؟ بەڵێ هیندیە زۆر جار وتە و قسەکانی زۆر بڵاو دەکرێتەوە لە نێو خەڵکدا وەڵی نایەتە بیرم نازانم فەرموو دایکی ئەحمەد وەڵامێکمان پێ بڵێ سوپاس دەکەین دەتوانی هەڵبژاردویم دێتە عەجێب سەدا ناوەڵایی ئەوە هاوکارانم پێم دەڵێن وەڵامەکەی زۆر زۆر ئاسانە با خۆی وەڵامێک بڵێ ئەو کاتە من پێ دەڵێم بیگۆڕە یاخود وەڵامەکە دروستە وەڵی نازانم هیچ نایەتە بیرم کەس لانی هاوکاریت بکە؟ نا وەڵی خۆم منداڵ خوشکەکان من منداڵی خوشکەکانت یانی خۆت؟ بەڵێ منداڵی چێ؟ منداڵ بچکەکانم منداڵە بچووکەکانت لەش ساغ بێ ئینشاڵڵا خوا تەمەنیان درێژ بکە دایکی ئەحمەد ئەگەر وەڵامێکم پێ بڵێ سوپاس دەکەم وەڵی نایەتە بیرم داوای لێبر نەکەم بەس ئاسانکاریەکمان بۆ پێ بەخوا توێنێکە هەوڵەدەم پەیوەندیتان پێ بکەم دەستت خۆش بێ زۆر زۆر سوپاس دەکەین کەوا پەیوەندیت کردووە من هاوکاریت دەکەم بەڵام بەڕێستان هیچ قسەک ناڵێن
هیچ ناوەک ناڵێ؟ نا والله نایەتە بیرم بەخۆ نازانم. وەڵڵاهی چ بکەین؟ ناتوانی هەڵبژاردن دەیتێ؟ باشە هەڵبژاردنت بدەمێ ئەتۆ هەندێک بیر بکەوە شتێکی زۆر ئاسانە ناوێکی زۆر ئاسانە. بەخۆ نازانم حالێ نایەتە بیرم زۆر یعنی مێسکم مەشغوڵە لەگەڵ منداڵەکان نایەتە بیرم. باشە غاندی گیڤارە ئەدیسۆن. غاندی گیڤارە ئەدیسۆن. ئەدیسۆن دوا وەڵامتە؟ بەڵێ. ببوورە با وەڵامی ڕاست ببینین. بەداخەوە غاندی وەڵامی دروستە. سوپاس بۆ پەیوەندیەکەت بەداخەوە کە هەڵبژاردنی شمدایە بەڵام وەڵامەکەی نەزانی. سوپاس بۆ پەیوەندیەکەت. بە هەندێک کۆمنت بخوێنمەوە بزانین غاندی ڕوا ئارام وەڵامی ڕاستی نووسیوە. ئەیاز ت ئیبراهیم، ئەلی عەبدولکەریم، دیمەن ئەحمەد ئەوانە هەمووی واخریکن کۆمنت دەنووسن و وەڵامی ڕاست دەنووسن. سوپاس بۆ کۆمنتەکانتان. لایڤەکە شێر بکەن لای خۆتان لە بیر مەکەن. دووبارە سوپاس بۆ کۆمنتەکانتان. خەڵکێکی زۆر ئێستا لە کۆمنتەوە لە ڕێگەی لایڤ بۆ خەریکە سەیرمان دەکات. بزانین کێ لە کۆمنت وەڵامی پرسیاری پێشووتری نووسیوە و هاوکارانم هەڵیان بژاردووە. ژینە ئێم مەلێح وەڵامی ڕاستی نووسیوە. سپاس بۆ کۆمنتەکە. بچینە پەیوەندی دواتر. بەهرە خانم کاتت باش؟ باش و دەستخۆشتان لێ دەکەم. زۆر سپاس دەکەم بەهرە خان. لەکوێوە لەگەڵمانی؟ لە قەزای شێخان لەبەری بادینە. لە قەزای شێخانەوە ڕێزی تایبەتم هەیە بۆ گشت خەڵکی شێخان. بەهرە خان پێم بڵێ بەچیەوە خەریکی؟ وەڵا دەرچووی زانکۆم و لە ماڵەوە. دەرچووی زانکۆی لەشت ساغ بێ ئینشاڵڵا هەر سەرکەوتووبی. پێم بڵێ لەگەڵ ڕەمەزان کوی بەهرە خان؟ وەڵا زۆر خۆشە الحەمدوللا. پێ ساڕی هەر وەک ئەوەی ڕەمەزان نییە ماشەڵڵا. ئەرێ وەڵا ماشەڵڵا ئەم ساڵ ڕەمەزانێکی زۆر هەستی پێ ناکەین. زۆر باشە. بەهرە خان پێم بڵێ چ ڕەنگێک هەڵدەبژێری؟ ڕەنگی ڕەش. ڕەنگی ڕەش و چ ژمارێک لە ڕەنگی ڕەش؟ با ژمارە 5. باشە ژمارە 5. پرسیاری ژمارە 5 بۆ بەهرە خان لە شێخانەوە. ئەڵێ زمانی فەرمی وڵاتی سوودان چییە؟ عەرەبیە. عەرەبیە دوا وەڵامە؟ بەڵێ لەگەڵ هاوکاریکم. با وەڵامی ڕاست ببینین. دەست خۆش عەرەبیە وەڵامەکەت زۆر دروستە. سوپاس بۆ پەیوەندیەکەت. دەستت خۆش بێ. دەستت خۆش بێ. سوپاس بۆ پەیوەندیەکەت. هیدوو پرسیاری پێشووتر هاوکارانم پێم دەڵێن لە بیرمان کردووەکەوە پێت بڵێن بابزان. صدیق شەیدا وەڵامی ڕاستی نووسیوە لە کۆمنت ئەوەکەی دیکە. ڕەوا ئارام صدیق شەیدا لەگەڵ ڕەوا ئارام لە کۆمنت وەڵامی ڕاستیان نووسیوە. سوپاس بۆ کۆمنتەکانتان. دووبارە زۆر سپاس بۆ کۆمنتەکانتان. پەیوەندی دواتر هاونازمان لەگەڵا. هاوناز خانم کاتت باش؟ کاتت باش شەیما خان باشی بە قوربان. زۆر سپاس دەکەم. زۆر باشم. تۆ چۆنی؟ قوربانم ئێمەش باشی و تۆش باشی؟ زۆر سپاس دەکەم. ئەمن زۆر باشم ئەگەر ئێوە باش بن. قوربانە دنیاخوا هەمیشە باش بن. زۆر سپاس دەکەم. هاوناز خان لەکوێوە لەگەڵمانی؟ پیرەمەگرون. لە پیرەمەگرونەوە ڕێزی تایبەتمان هەیە بۆ خەڵکی پیرەمەگرون. قوربانم زۆر سپاس. هاوناز خان پێم بڵێ بەچیەوە خەریکی؟ مامۆستام وانە بێژم. مامۆستای وانە بێژی لەشی ساغ بێ ئینشاءڵڵا. قوربانم سپاس. لەگەڵ ڕەمەزان چۆنی؟ وەڵا سپاس بەخوا الحەمدوللا ئەم ڕەمەزانە خۆشە. سپاس بەخوا. الحەمدوللا. کەش و هەوا لای ئێوە چۆنە هاوناز خان؟ وەڵا ئێستا حەلیان بارانە. ماشەڵڵا بارانێکی زۆر خۆشە.
ئەرەڵا سپاس بۆ خۆی گەورەی ئینشەڵا بارانی ڕەحمەت بێ ئینشاءڵڵا ئینشاءڵڵا فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرم ڕەنگی شین ڕەنگی شین بەڵێ بزانین ڕەنگی شین ئەجا هاو ناسخان بە تەنها ژمارە 5 ماوە لە ڕەنگی شین بەڵێ خۆت و شانسی خۆت بەشکمانستان بێ بەشکم ژمارەی خانەکانی شەترەنج چەندە؟ وەڵڵا نازانم 36 نا زۆر زۆرترە زۆرترە بەڵێ 64 دڵنیای دو وەڵامتە؟ نەوەڵا گەر یارمەتی بدەین ئەڵە 64 ئەوە چێ ئەو 64 پێگوتی؟ وەڵای باوکم لایەتی 64 بە دڵنیاییەوە یانی قسەی باوکت دەبی تەواو بیلانێ ئەوان زۆر یاری شەترەنجیان کرد بێ و زیاتر شارەزانە دەستخۆش بێ زۆر وەڵامەکە زۆر زۆر دروستە زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت دەستخۆش زۆر زۆر سپاس ڕێیانگەردی لە کۆمەیەن وەڵامی ڕاستی بۆ پرسیاری پێشووترمان نووسیوە زۆر سپاس بۆ ڕێیانگەردی ڕازمان لەگەڵا ڕاز دوا پەیوەندیە لەگەڵمانە ڕازخانم کاتت باش ئەم کاتێک تۆ باشتر گیانەکەم چۆنی دڵەکەم زۆر سپاسن باشم چۆنن ئێمەش زۆر زۆر باشین سپاس بۆ پەیوەندیەکەت ڕازخان پێم بڵێ لەکوێوە لەگەڵمانی لە سلێمانی لە سلێمانی خۆشەویستەوە ڕازخان لەگەڵ ڕەمەزان چۆنی لە خۆ بە زیادە زۆر باشم ئێوە چۆنن باشن زۆر باشم زۆر زۆر سپاس دەکەم بەچیەوە خەریکیم وەڵا هەر بە ئیشی ماڵ و ئینشاڵڵا تاعات و عیبادەتی خۆی گەورە لە شتان ساغ بێ ئینشاڵڵا خۆی گەورە تاعات و عیبادەتی هەموو لایەک قبوڵ بکە زۆر سپاس گیان لەگەڵ تۆ ئینشاڵڵا زۆر زۆر سپاس دەکەم ڕازخان فەرموو ڕەنگێکم بۆ هەڵبژێرە با ڕەنگی سوور بێ با ڕەنگی سوور بێ ژمارە 2 باشە بەسەر چاو ژمارە 2 پرسیاری ژمارە 2 لە بۆکسی سوور بۆ ڕازخان بزانین ئەڵێ چی کامە وڵات ناسراوە بە وڵاتی گڕکاناوی وڵاتی کوردستاناوی بەڵێ وڵاتی چی دو وەڵام تۆڵامتی چی گورە وەڵای تێ نەگەشتنە پرسیارەکە کام وڵات ناسراوە بە وڵاتی گڕکاناوی واتە زۆرترین گڕکان لە وڵاتە ڕوودەدا ئەندەنیسیا دڵنیای وەڵا گەر بتوانی یارمەتیم بێ سپاس دەکەم با بزانم وەڵامی خۆت چییە ئایسلات تازەوە بزانم ناوێکی دیکەت گوت ئەندەنوسیا ئەندەلوسیا وەڵامی ڕاست ببینین دەست خۆش ئەندەلوسیا ئەندەنوسیا وەڵامی دروستە سپاس بۆ پەیوەندیەکەت سپاسیانەکەم خۆت لەگەڵ زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت لەنجە تاڵیب لە پرسیار پێشووتر وەڵامی ڕاستی نووسیوە سپاس بۆ لەنجە تاڵیب و بۆ کۆمنتەکەی دەمەوێت دووبارە زۆر زۆر سپاسی سپۆنسەرانی پرۆگرام بکەم MG کە سارێکی 0 کیلۆمەتری ئامادە کردووە و هەروەها M سنتەر کە کۆمەڵگای آیفۆن 15 ئامادە کردووە و کۆمپانیای خۆشناو بە بەرهەمەکانی LG کە کۆمەڵێک سەلاجە و TV و مایکرۆ و کۆمەڵێک بابەتی دیکەی ئامادە کردووە و هۆم ئیستانبول ئەویش کە چەندین خەڵاتی جۆراجۆری ئامادە کردووە ئەتاسای کە چەندین خەڵاتی ئاڵتونی و ڤێننا کە چەند خەڵاتێکی ئەڵمازی و سۆنگڵ لایت بە چەندین ڕووناکەرەوەی جۆرا و جۆر کەستان هەڵبژار لە کۆمنت گریڤان یان هەڵبژاردووە بۆ وەڵامی پرسیاری کۆتایی سپاس بۆ کۆمنتەکانتان دەستان خۆش بێ دەتوانن سەبسکرایبی کەناڵی دیمەن TV بکەن لە یوتیوب بۆ ئەوەی بگشت بڕگە و بابەتەکانمان لەوێوە ببینن سپاس بۆ سپۆنسەری جلەکانم با بچینە ئەو کامیرەیە سپاس بۆ سپۆنسەری جلەکانم هێوار فاشۆن لە تابلۆ مۆڵ دوکانی ژمارە B51 جل و بەرگی زۆر خانمانە و جوانی هەیە دەتوان بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز و دواتر بەهار و هاوین دەتوانن بچن سەردان بکەن جلی جوانی هێناوە و سوودمەند بدەین
زۆر دڵخۆش بووم کەوا ئەم شەویش لەگەڵتان بووم کۆمەڵێک پرسیارمان کرد و کۆمەڵێک دیاریمان بەخشی. سوپاس بۆ پەیوەندیەکانتان، سوپاس بۆ کۆمنتەکانتان. تا سبەی شەو دەگەڕێمەوە لاتان. نوێژ و ڕۆژوتان قبول بێ، ئینشاڵڵا دوعاکانتان قبول بێ. خواتان لەگەڵ.